شاری وۆهان پایتەختی هەرێمی هوبایە لە وڵاتی چین، یەکێکە لە گەورەترین و قەرەباڵغترین شارەکان لە وڵاتەدا و ژمارەی دانیشتوانەکەی 11 ملیۆن و 895 هزار کەسە و بە سەنتەری پیشەسازی و بازرگانی و ئابووری وڵاتی چین دادەنرێت. حکوومەتی چین گرنگێکی زۆر دەدات بە شاریوان و ناوبانگێکی باشی هەیە لە بەرهمێنانی ئاستون و پۆڵادا. شاری وۆهان بە یەکێک لە قەرەباڵغترین شارەکانی وڵاتی چین دادەنرێ و بەهۆی جەنجاڵی زۆری ژماری دانیشتوانەکەیەوە ئاستەنگ بۆ گەشتیاران و بازرگانانی بیانی دروست دەبێت. دانیشتوانەکەی لە جیهاندا بەوە ناسراون هەموو جۆرە خواردن و ئاژەڵێک دەخۆن، بێگەڕانەوە بۆ خراپی و باشەکانی ئەو ئاژەڵەی کە دەیخۆن. بە تایبەتی شەمشەمە کوێرە و مار و سەگ و پشیلە لە دانسقەترین خواردنەکانیان و کەسێک دەوڵەمەند نەبێت ناتوانێت ئەو خواردنانە بخوات. بە پێیوتەی شارەزایانیش خواردنی و جۆرە گیاندارانە هۆکارە بۆ بڵاوبوونەوەی ڤایرۆسی کوشندەی کۆرۆنا لەو شارەدا کە بەهۆیەوە نزیکەی 110 کەس گیانیان لەدەستدا و 4500 کەسی تریش توشبووی نەخۆشیەکەن و چارەسەری پزیشکی وەرەگرن. لە ئێستادا سەرانسەری جیهان بەهۆی و خۆراکە نەشیاوانەی لەو شارە قەرەباڵغەدا دەخورێن تەواو سەرقاڵبوون و لە هەوڵی گرتنەبەری ڕەوشوێنی تایبەتن بۆ ڕێگریگرتن لە بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیە و هەموو گەشتە بازرگانیەکانیان بۆ چین ڕاگرتووە کە ئەمەش زەبرێکی کوشندەی لە ئابووری چین داوە. لە ئێستاشدا بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە شاری وۆهان لە چالاکیە پیشەیی و ئابووریەکانی وەستاوە، بە تەواوەتی لە شارێکی دوای جەنگی جیهانی دەچێت و بە تەواوەتی خامۆش بووە. هەروەها بە دەگمەن ئۆتۆمبیلێک یان ماتۆرسایکلێک یان کەسێکی پیادا لە شەقامەکانی ئەو شارە دەبینرێت. زۆرینەی بازاڕەکان و هێڵەکانی گواستنەوە و شوێنە گشتیەکان و قوتابخانەکان داخراون. لە کاتێکدا ئەم شارە یەکێک بوو لە شارە قەرەباڵغەکانی وڵاتی چین کە ڕۆژانە بە ئاستەم دەتوانرا هاتوچۆی تێدا بکرێ و ڕۆژانە چەندین ڕووداوی هاتوچۆ تێدا ڕوویداوە و تەواوی بازرگانانی ژیان ڕوویان تێدەکرد و گەشتیارانیش بۆ بینینی دیمەنە جوانەکانی ئەم شارە سەردانیان دەکرد. بەڵام ئێستا ئەو شێوەی زیندانێکی گەورەی لاتووە و کەس ناوێرێت سەردانی شارەکە بکات، بەڵکو دانیشتوانی شارەکەش ناوێرن لە ماڵەکانیان بێنە دەرەوە.